مامەڵەکارانی دۆلار بەردەوام چاویان لەسەر شاشەکانە لەبەرەوەی لە ئێستادا ڕەنگە لە ڕۆژێکدا چەندە هزار دۆلار گۆڕانکاری بەسەر نرخەکەیدا بێ. بازار جوولەیەکی ناسروشتی تێدایە. دوکاندار و فرۆشیارەکان گلەییان هەیە و دەڵێن بازار لاواز بووە و ئیشمان ڕاوەستاوە. موچە خۆرانیش دڵیان لە لای سێ چارەگە موچەکەیانە و ترسیان لەوە هەیە کە موچەکانیان زیاتر دوا بکەوێت. چینی هەژار و کەم دەرامەتەکانیش دەڵێن ئەو بارودۆخە کاریگەریەکی زۆری لەسەر ئێمەدا دروست کردووە، بە زەحمەت کەلوپەلمان بۆ دەکڕێت. هەیە دۆلارەکانی دەگۆڕێتەوە و هەشە پارەیەکی زۆر دێنێتە بازار و دۆلارێکی زۆر دەکڕێت. خۆشەویستان، سڵاوتان لێبێت. لە پرۆگرامی ئەم جارەی مایکی دیمەن باس لە گۆڕانکاریەکانی نرخی دۆلار دەکەین و کاریگەریەکانی باز دەکەین لەسەر بازار و چینی هەژار و کەم دەرامەتەکان. لەگەڵمان بن. هەولێر منافەسەی بەغدا دەکات لە بۆ بيع و شەرای دۆلاری. ئەو پارەی لە سلێمانیاتەوە. عرض و طلب وەکی جاران نمایە حکوومەتی عێراقی کەم عرض دەکات و طلبی زۆرە. مامە چۆنی؟ بابەجان باشی بە قوربان. سپاس. هەڵایە احسب العربي بالكردي ما عندي مانع، حتى فارسي تركي عربي شتريت. بە کوردی قسەی دەکەین. ئەو جوولە ناسروشتەی کە لە بازاردا هەیە دۆلار گۆڕانکاری بەسەردادێت لە هەموو کات ژمێرەکانە یاخود لە ڕۆژێک بە تەواوەتی چەندە هزار گۆڕانکاری بەسەردادێت. هۆکارەکەی چییە؟ خواز زۆرە لەسەر دۆلار؟ پارە لە بازاری هەولێر گەلە زۆرە. هەولێر منافەسەی بەغدا دەکات لە بۆ بيع و شەرای دۆلاری. دۆلار لە هەولێر کەمە، پارە زۆرە، پارە زۆرتە لەبەر ئەوەی هەڵسێ. بەس باقی مرکزی بێڵێنی داوە کە دۆلاری بینە و بالفعل لە دوێنێ تا ئەمڕۆ 500 دیناری ناوەتە خوارەوە. بەرەو دابەزینیشە تا ئەو دقە. ئەو 500 دیناری کە لە دوێنێ تا ئەمڕۆ هاتە خوارێ نزیکەی 24 ساعت یاخود لە ڕۆژێکدا چەندە هزار لە ماوەی 24 ساعت 500 تا 600 دینار دۆلار دابەزیوە. تێت لە ماوەی 24 ساعت. ئەگەر ئەوە بێ هەواشەوە بەرەو دابەزین بێ وەرە وعدی داوە ماقی مرکزی وتی دێن مە خوارەوە. بالفعل تەنفیزیشی دەکات. تا چەند دێنێتە خوارەوە؟ ئەوە تەوەقعی خۆیانە نازانم. ناتوانم تعدیلی کەم. ئێوە ڕەنگە شارەزایەکی باشتان لەو بوارەدا هەبێ بە حکمیەوەی کە جەنابتان مامەڵەکاری دراون، مامەڵە بەدراوەکەن. بەڕای ئێوە ئەو نرخە تا چەندی کە جێگیر دەبێت؟ دۆلار جێگیری نییە. نەخێر. بۆ نمونە لە عرض و طلبی بازارە. دۆلار دیش سعر جێگیر نییە. جێگیر لە مەبەستم لەوەیە لە نێوانی 148 بۆ 150. ئەو دقیقە لەگە تۆ قسە دەکەم. دۆلار وەزعی خۆش نییە دابەزینە. بە هەموو تەرەفە دەیفرۆشن. دۆلار لە دابەزینە. دۆلار وەزعی خۆش نییە. ئەو دقیقە خۆش نییە. سعاتێک کەس ئەگە تەلەبی بکەوتێ ئەوە شتێکی ترە. باشە دۆلار وەزعی خۆش نییە، ئەی چێ وەزعی خۆشە؟ دۆلار دینار. دینار هاوتا. ئەوە دینارە بەڵێ. ئەو دینارە دۆلاری پێ دەکڕێت. دۆلاری پێ دەکڕێت. بەڵێ. ئەو دینارە زۆرە چیە لە بازار؟ نازانم. کەس نازانێت ئەو دۆلار لە دینارە کوێ دێ. نازانم. لە دەرەوە هاتووە یاخودی ئێرەیە مامەڵی پێوە دەکرێت. هەولێرە. هەمووی هەولێرە. سلێمانی لە هەولێر دەکرێت، کەرکووک لە هەولێر دەکرێت، دیانە لە هەولێر دەکرێت، هەموو سەر بە هەولێرە. ئەو هەولێر لە بۆ بيع و شەرا منافەسەی بەغا دەکات. منافەسە. باشە ئەو منافەسەیە بە نسبەتی هاوڵاتی تا چەند لە سودمەندی هاوڵاتیە؟ نەخێر زەرەری هاوڵاتی لێرە. دۆلار لە بەرزبوون زەرەری هاوڵاتیە. نەخێر. با قسێک بڵێم لیتری زێت یەک دەبەی زێت بە 1500 دینار بوو. ئەو ڕۆژە چوومە پرسیمە دەرێ بە 2750 دینارە. یەک دەبا 1000 ڕوبعێکیان سەر لە مەسلحەتی ملت نییە. ئێستا دەڵێن دینارێکی زۆر لە بازار هەیە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەڵی وەرەقەی زۆر گران بۆ. بەرێ تازەوە پارەم بار کرد لە گاگرا سەلام ئەو پارەیە لە سلێمانی هاتووە. لە دەوەچێ دی و سلێمانی و هەموو دێ هەموو معاملەی خۆی دەکات. باشە ئەو پارەیە دۆلاری پێکراوە یاخود پێکراوە بەرێ دۆلاری پێکراوە. ئەو جوولە ناتەبیعی کە لە بازار هەیە چەند یعنی بەردەوام دەبێت؟ وڵی جارێەوە بەردەوام دەبێت. هۆکایەکە دیار نییە. هۆکایەکە دیار نییە. ئارێ ڕۆژانە هەموو بارەکەم عەمباری خۆم وەردەگرم. ڕۆژانە چەند فەردەی وا بار دەکەیت؟ بەخوای جاروێ 12 فەردەشمەوەی دەکا 2 ملیار و 400.
لە بازار گۆڕانکاریەکی ناسروشتی هەیە لە سعری دۆلار و لە زۆربەی دراوەکان بەگشتی دەکرێت جەنابەت وەکو شارەزایە کە مامەڵەی دراو دەکەی ئەو گۆڕانکاریە ناسروشتیە چییە؟ گۆڕانکاری ئەوەیە دۆلار بە شێوەیەکی زۆر بەرچاو لە کوردستان و عێراق بەرز بوویتەوە ئێستاکە ئەو گۆڕانکاریە 30,000 فەرقە لەبەرەوەی هۆکاری گرانبوونی زۆربەی شتەکانە ئەو بازارەکەی تەنزیمی بازاری تێک چوو ئێستاکە ڕۆژانە عەرز و تەڵەب وەکی جاران نمایە حکوومەتی عێراقی کەم عەرز دەکات و تەڵەبی زۆرە هۆکارەکەی ئەوەیە بەنسبەت نرخی دراوە یعنی ئێستا تەڵەب زیاترە لە عەرز بەڵێ بێگومان تەڵەب زیاترە خواستی دۆلار زۆرە لەبەر ئەو هۆکارەش بوو ئەو ماوەی یعنی دۆلار بەڕێژەی زۆر بەرچاو بوو حکوومەتی عێراقی بە 6 تەوزیع دەکات بە 7 دەگاتە دەست بازرگانەکان ئوسوڵەن 8 تا 8.5 ئێستاکە نزگەی 50 تا ڕۆیی بەس ئێستا شکر بەخوا گوتی تومەنی عەفو گوتی دۆلاری نەقدی زیاد دەکەم دەگەڕێتەوە بازار لە دەوری 8 تا 9 گەمەی دەکات باشە خواست لەسەر دۆلار هۆکارەکەی چێ کە زۆرە لە ئێستادا لەبەرەوەی کەمە ئەوەیە هۆکارەکە نانە بێگومان ئەو هۆکارەکەی ئەوە نییە ڕۆژانە ئێستا تقریبا لە کوردستان و بەشێکی عێراقی زۆر احترام بە دیناری عێراقی ناکرێت زیاتر هەموو احتیمال کرێتە سەر دۆلار هەموو بازرگانێک بوویتە دۆلار هۆکارەکەش ئەوەیە بەڵێ خەڵکەکە هات هەستا بە 126 و 27 و هەتا 30 هەر فرۆشتیان خەڵکەکە هەر ڕاستیدی خۆی کردەوە پارە بەوخوای ئەگەر شارەزاییمان هەبە هەموو دەبووینە ملیۆنێرەکانی هەموو زەرەرمان کردووە قسەد دەفتەر ماڵم بی 200 دقیقە کە گران دەبی لە چێ دێنێت دەدەی هەڵدێ بازاری بەجێشتە سلێمانی لە هەولێر دەکرێت کەرکووک لە هەولێر دەکرێت دیانە لە هەولێر دەکرێت هەموو سەر بە هەولێرە کاکە دەمێ بڵێم ماندی نەبی پارەشماردن ماندی بوونی دەوێ وایە ئەدیکو ناوێتن هەموو شتێک مادی بوونەشی دەوێتن هەموو کاسبێک مادی بوونەشی دەوێتن دەبی خۆت مادیکەی ئەو بە حەلاری پەیدا دەکەی قسەکەمان لەسەرەوە نییە قسەکەمان لەسەرەوەیە لە ئێستادا لە بازار گۆڕانکاریەکی ناسروشتی هەیە لە نرخی دۆلار یعنی ڕەنگە لە ڕۆژێکدا چەندەها جار بەرز بێتەوە و نزم بێتەوە دەکرێت هۆکارەکەی بزانی هۆکارەکەی ئەزانی چۆنە بەڕاستی ینی ئەو دەمای گوتیان وەرەقە گران دەبیتن خەڵکەکە باوەڕی نەکرد خەڵکەکە هات هەستا بە 126 و 27 و هەتا 30 هەر فرۆشتیان خەڵکەکە هەر ڕاستیدی خۆی کردەوە پارە بۆ ئاخیرش دیعاە پەیدا بوو گوتیان وەرەقە دەستە سەر 160 خەڵکەکەش بە عام هەموو پارەکەی خۆی ناو بازاری کردیەوە دۆلارەکە ینی بە ماوەی کورد دۆلارەکە 150 و 700 و 650 گەمەی دەکرد لەو سێ ڕۆژەی حکوومەت عێراقی مرکزی قرارشی دەرکرد گوتی ئەمە تۆزەی دۆلاری دەینەوە خوارد تۆزە دۆلاری داوینە بازاری قیچێک ئێستا هاتی تۆ سەر 149 700 یعنی ئێستا قیچێک دابەزیتەوە لەوانەیە زیاتریش دابەزی هەتا 48 بینەوە چکە هەندێکیان دۆلار دەرێ 3 میلیارێکی داوینە بازاری تۆزێ هەتا دۆلار دابەزیتەوە لەوان دیسە هەستیتەوە ینی وەختی انتخاباتی دیسان وەرەقە هەستیتەوە چکە عێراق مستەقیر نییە بەڕاستی بێرە ینی ڕۆژ شەڕە ڕۆژ لە وڵای ینی لە حدودیە ڕۆژ لە ولایە ڕۆژ داعشا جا مستەقر نییە بەڕاستیت پێ برێم ینی عێراق دیار نییە کاکە باشی سەر چوان قورمان حازر لامە VIP لامە ڕوونکەوە ئەم بۆرسە ئەمە بۆرسای تومەنە تومەن و دۆلار ئەوان ئێمە تومەنەی فرۆشین دۆلاری دەن پێمان و یعنی بازاری تومەن چۆنە باش انشاءالله ئەو دۆلارە کە بۆ نمونە لە بازاردا ڕۆژانە چەند جارە گۆڕانکاری بەسەردادێت دەکرێت هۆکارەکەی بەڕوونی بزانی ئەزانین هەموو تومەنەکە هەر دقای گۆری سعرەکەی هەر 5 دقیقە خەبەر ئێران وەگەر خەبەر باشەکەم باشرەوەگە بە چاوانم ینی ئێستا بۆ نمونە سعری تەمەن مثلا 24 و 50 تومانە احتمالە 10 دقیقەتر ئەبێتە 24 و 100 تومان 150 تومان احتمالە بێتە 23 و 900 تومان ئەی دۆلار ئەو ڕۆزی چۆنە دۆلار بۆرسەی دۆلار لەورەیە فەرقی هەیە لە بۆرسەی تومان یعنی ئەمە هیچ حەقی نییە لە هینەکەی لە بۆرسەی دۆلار ومان تومان جیایە تومان بەس لەگەر دۆلار لەگەر دینار عێراقی نییە بەڕای جەنابەت وەکو مامەڵەکارێکی دراو ئەو گۆڕانکاریە ناسروشتی کە ئێستا هەیە تا چەندی کە بەردەوام دەبێت والله ئەمێنی زۆر ئەمێنەوە لەسەر بنک المرکزیە گەر دینار عێراقیەکە دەڵێت لەسەر بنک المرکزی ئێستا على اساس خۆیان نەقدی یعنی چۆن بێژنەوە زیاو بکەن ئەگەر ئەوە زیاو بکەن احتمال ئەگەرێت 147 ئەگەر نەبێ هەر ئەروە بۆ 155 سحتان چۆنە باشن بەخێر بێ سەرچاو دۆلار گۆڕانکاری بەسەردادێت دەڵێت لە نزیکەی 24 سعات چەند جارە گۆڕانکاری بەسەردادێت هۆکارەکەی چییە؟ عەرز و تەلەبە بازارە بەێ بازار تەلەبی زۆربی بەقەوەتە تەلەبی نەبی دادەبێت پرسیارەکەمان لێرە ئەوەیە هاوڵاتیان مەترسیان هەیە لەوەی کە دۆلار زیاتر بەرز بێتەوە والله تەلەڤیزیۆنی
تەلەڤیزیۆن قسەیەکی گۆری دادەبەس خەڵکەکەش ترسی هەیە ئەوەیە خەڵات. ئێستا ئێوە وەکو مامەڵەکارانی دراو لە بازار ڕەنگە شارەزایەکی باشتان هەبێت لەوەی کە ئایا بەرز دەبێتەوە زیاتر یاخود لەم شێوەیە جێگیر ئەوەی لە بازار هیچ شارەزاییمان نییە. بەوخوای ئەگەر شارەزاییمان هەبێ هەموو دەبووینە ملیۆنێرەکانی هەموو زەرمان کردووە. باشە ئەگەر شارەزاییتان نییە بەڵام بەو تەجروبەیەکە ئیشتان لێ کردو ئایا دۆلار لەو سعرە سابت دەبێت یاخود زیاتر بەرز دەبێتەوە؟ بەخوای نەدەتوانین بێ سابت دەبی نەدەتوانین بێت بەرز دەبێتەوە. ئیران و تورکیا بەردەوام دۆلاری دەکڕن دەیبەن. ما خەڵک چاوەڕێوە ناکەێت دۆلار نزیک بێتەوە لە بۆی ساڵەکە تێژیر کرایە هەمووی بێزارە. بازاری دۆلار چۆنە؟ مامەجان بازاری دۆلاری طبعا قبل كل شيء بازی هەیە ئەوە وە کوڕئی خۆمان ئیتر بەرپرسیارم لە قسەی خۆم ئەوەی تێی بگەم بانقی مرکزی بمانەوێ نەمانەوێت بە 146 دەداتە بانقە ئەهلیەکان بەس لێرانە بانقی مرکزی کاتی خۆی 270 ملیۆنی دەدا لە بازاری نەدەما بزر دەبوو ئێستا 30 ملیۆنی دەدا 25 دەدا بەش یعنی هەر هیچ نییە ئەوجا بازار گران بوو کە گران بۆ کردیانە 150 قسول ئەوە باندبازیە چەند کۆمپانیایە گوێری دەگری ئەو کۆمپانیایانە نایفرۆشن گرانی دەکەن بەڵام قسە هەیە دەنگ و باسە بەغدا دەتوانانی تەداخل بکە 3 ڕۆژ لە سەریەک 250 میلیۆن 200 بدا ئەو دۆلارە عینیان دەبی ببتەوە 146.5 ئەگە زۆر گرانبی 47 حەق خۆیتی لە 46.5 لەو بینەی دێو دەچێ بەڵام گرانی ئەوها ئەوەیە بەڵام تەتەوراتی سیاسی بڕێک مشکلەیە وەزعی بەغدا تەواو نییە ئەوە تیارم سیارە و ئەوە ساروخە ئەو وەزعانە وەزعی تێک دەدا خەڵک سقەی بە دیناری نامینە دەیکڕی دوێمینە بمانەوێ نەمانەوێ ئیران و تورکیا بەردەوام دۆلاری دەکڕن دەیبەن لەبەرەوەی ئەوان دۆلاریان بەدەست ناکەوی دۆلاری لە بازارەکانی عێراق دەکڕن و دەیبەن حتمما ولا بد منه ئەگەنا ئەوان لە شەبن ئەوە ئیران حساری لەسرە دۆلاری نییە بە حەوایدا 10 کیلۆ دۆلارەشی ئەوە سەبەبێتی ئەو پارە زۆرەی کە ئێستا لە بازاردا هەیە چێە؟ پارەی چێە؟ ئەمە حیسابی مە حیسابی دەفتەر و نیوە چی بکە بەڵام خەڵک هەیە بە 1,000-2,500 دەفتەری هەیە ئەوانش هەم دەوڵەمەندەکانن دەوڵەمەندە بە کاسبی پەیدا کردی هەشە بەلا مەرکەزی ئیتر هەموو کەسەش تێدایە هەموو حساباتەش تێدا هەموو کەسێتی بگرە لە سەرۆکی کۆمارەوە وەرە خوارێ هەتا ئاخر فەڕاشەوەی هەر کەس بای خۆشتێکی هەیە کەس شقەی بە دینارەکەی نەمایە بەس دۆلار حەق خۆی 146.5 لەوەی زیاتر زوڵمە لە ملەتەکەی دەکرێت و باج و گرانیەکەی ئەمە دەیدەین خەڵکەکەی دەیداتن شت گران دەبی دوایێ تازیرەکانشمان لەگەڕ ڕێزم دەستی دەڵێ کاکە دۆلار گرام بۆ مەسەلەن ئەو لە لایەک حەقی دەگرم لە لایەک نەحەقی دەگرم کە دۆلار گرام و بە 150 و 750 بوون هەتا 800 چوو ئێستا هەتەوە 149 600 ئێدەکاک هەتومادەم ڕسیدت ئەگەر دۆلارە شتت بە دۆلار هینا دۆلارەکەی هەرزان دەکڕە شتەکەی هەرزان بدا نەخێر دەڵێ کاکە من دۆلارم بۆندەی کڕێە هەر لە 150 قسوورەکەی لەگەر دەڕوە نایێتە خوارێ یعنی کێشەکە لەوەیە کەواتە لێرەدا چینی بازار و ئەهلی کام درامەتەکان زەرمەند یەکەمن لەو بارودۆخە حتمما ولا بد والله دائما ئەوەی کەم دەرامەتە زەرەر دەکات بەس ئەوەی بە 50 دەفتەر و 100 هەوایشی تێدا قماری چەند کەس هەیە ئیفلاس کرد لێرە لە سلێمانی ئەوە 100 دەفتەر ماڵم بی 200 کە گران دەبی لە چێ دەینی دەدەی هەڵدێ بازاری بەجێشتە بازار جم و جۆڵێکی پێوە دیارە بەڵام ئایا ئەو جم و جۆڵە سروشتیە و لە ئێستادا دەڵێن دۆلار ڕۆژانە گۆڕانکاری بەسەر نرخەکەی دادێ دەکری هۆکارەکەی بزانی بەڵێ لەو چەند ڕۆژێ ڕابردووە دۆلار 150,700 دیناری 150,700 دینار ئێستاکە دەبین لە بازارەکە ئێستا عالیان بە 149,700 دینارە ئەمەش ئەم گۆڕانکاریەکە ڕوودەدا بەڕاستی بەهۆی تەلەب و عەرزی بازارە بەڕاستی نەک ئەوەی کە هیچ هۆکارێکە هیچ هۆکارێک نییە ئەسەرنا ئێستا باخی ناوەندی بە 160,000 دینار دەفرۆشی لە ڕابردووش بە 190 دەفرۆش لە بازار 125-26 بوو ئەمە سروشتیە ئێستاشان هەمان شتە ئێمە بیدایەت خەڵکیمان ئاگادار کردەوە گوتمان کەو سعرێکە دانرایە 160 ئەبێ لە بازار 150,000 بی حتمما واش دەرچوو بەڵێ ئەوە ئێستا عالیان گۆڕانکاری بازار تەنها سەر جم و جۆڵی بازارە خواستە سەر دۆلار زیاترە بەهۆی ئەوەی کە دەبین ئێستا جم و جۆڵی
هەرێمی کوردستان و مەواد و ئەشیا و شتێکداکردێن بە دۆلارە بەش کاریگەریە لەستە بازار خواستە دۆلار زیاترە بڵێ دوو پرسیاری کەم هەیە بۆ پرسیاری یەکەمم خەڵک چاوەڕێ بکات کە دۆلار نزم دەبێتەوە یاخود بەرەو بەرزبوونەوەی زیاتر دەڕوات بەڵێ با خەڵک چاوەڕێ ناکەێت دۆلار نزم بێتەوە لە بۆی ساڵەکە جێگیر کرایە بەزر بەرزبوونەوەش زۆر زەحمەتە بەرز بێتەوە لە بۆی حکومەت باقی ناوەندی دۆلاری کۆنتڕۆل کردێت دەتوانی کۆنتڕۆلی بکە ئێستا ڕۆژانە 200 میلیۆن زیاتر دەفرۆش دەخاتە بازارەوە بۆی بتوانی کۆنتڕۆلی بازار بکە بازاریش لەم شوێنەی خۆی دەبی مەسەلەن 150 ئەگەری زیاتری هەیە ئەگەری خواردنی هەیە ئەمە سروشتی بازارات ئەگەر دەستە تەڵەب و زیاتری بازار با خەڵک دڵنیا بیلەوە هیچ دوڵی ناوێ ساعت دۆلار جێگیر کرایە باقی داوەندی دەتوانی کۆنتڕۆلی بازار بکە بەبێ هیچ گومانەکە باشە ئەو دینارە زۆرەی کە لە ئێستادا لە بازار هەیە دینارێکی زۆر لە بازاردا هەیە ئەو دینارە هیچێ و بۆ زۆرە لە بازار لە ئێستادا بەڵێ ئەم دینارە ئیچی ئەم دینارە بەڕاستی ئیوەی معاملەی پێداکرێت بەس لە ڕابردوودا دۆلار فرۆشایە بە 130,000 بە 135,000 نیار کرد خەڵک زۆر بە زۆری گومانی ئەوەی دەکرد بەڕاستی دۆلار یعنی ئەو سعرە جێگیر نەکرێت بەڵام زۆر بەداخەوە سعرەکە بەستە جێگیر کرا خەڵکێکیە بوو من دەزانم ئێستا دۆلاری فرۆشتیە بە 135 فرۆشتیە 130 فرۆشتیە بە 140 فرۆشتیە لە ماڵەوەی دانابوو لۆی بگەێتەوە ئاستی خۆی 20-25 ئەوانەکە بیگرتەوە بەڵام بەداخەوە نەبوو دۆلاری بەڕاستی ئەوستا دەبینی زۆر شەریکات توشتواییشی بە دۆلار بەڕاستی هەتا زاویە بەڕاستی دۆلار پارە لە بەغدا دێتەوە دێتەوە بە دۆلاری کوان هەزان دەیکڕی زاویە دۆلار لە بەغدا دەکرێت پارەی کوان دەڕوە ئەمە سروشتی لە ڕابردووش ئەم شتە هەبووە باست کرد گوتت بەداخەوە کە جێگیرە ئەگەر دۆلار بەرزتر بێتەوە لە ساڵحی چێ بۆ نمونە لە بەرژەوەندی چێە چێ سوودمەند دەبێت لە بەرزبوونەوەی و ئەگەر نزمیش بێتەوە چێ سوودمەند دەبێتن دۆلار بەرز بێتەوە پێم وایە لە سوودی کەسێکدانە سوودتەنا سوودی و کەسەدابی لەوانەیە مەسەلەن کابرا ئەگەر دۆلاری زیات هەبی کە ئەو دۆلەکە زیات هەبی هەمان شتە لەبەرەوەی شتومەت گران دەبی معناوێ هەموو شتێک ئەوەیە بەڵام مەسەلەن بەرز بێتەوە لە مەسعەتی فەقیردانە بەڕاستی یعنی ئەوەی زەرێکەمە هاوڵاتیە بەڕاستی لەبەوەی شتومەت گران دەبی لە بازار ئەو کاتت باش باسی مامەڵەیەکت کرد گوتت دەور دەبینە ئەو مامەڵەیە چییە؟ مامەڵی هەوایە لە هەموو بۆرسەکانی عێراق کوردستان و عێراق معامەڵی هەوایە ئێستا لە بۆ مشتری وانەکەم شەلە بەیانی هەیتیان و هەفتێشکەیتیان ئەوانە پارەکە دولات دەبتە نەغدی و جای بەهوا صافکردنە ئەوەی بازار دەست لە بازار دەکات زیاتر ئەو مامەڵەی هەواییە لە ئێستادا زۆرتر بووە زۆریشەوە نە لێرە هەموو عێراق زۆرە لە بۆرسەکانی عێراق هەوا زۆرە یعنی ئەوە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار هەیە ئێستا کابرا دۆلاری نییە نەغدی پارەی نەغدی نییە دۆلارکە ماسا فرۆشتن جارە قەرداری ئەمانە چاپ کردەوە کە پارەشێکن نییە دۆلار دەکڕی یا دەیفرۆشی نادەیکڕم دەیکڕی ڕەنگە پێداویستێکی خۆت پێ هەبێ بۆیە دەیکڕی ڕێشکاریمەی دوکانە ڕۆژانەیە نرخی کاڵا ئێستا چۆنە وڵای گرانە باشە ئەگەر دۆلار بۆ نمونە ڕەنگە 500 دینار بێتە سەری 1000 دینار بێتە سەری بەڵام کاڵاکان دووقات و سێقاتە هۆکارەکەی چییە؟ وڵی نەوتە دووقات و سێقات بەس دۆلار زیاد گران بووە ئەشایەکە لەگە دۆلاریە بە گومرگیر هەر دۆلارە کردن هەر دۆلارە تەنها فرۆشتنەکەمان دیناری عێراقیە دۆلار ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبی کەم دەبی زیاد دەبی ئەوەیە مەسەلەکە دوکانداری شتێک دەفرۆشی دوکانی مە جوملەیە بەڵێ جوملەی چی شتێک ئیماشیای دێتن زیاتر لە ئیران دێتن ئەوە شیانەی کە دێت بۆ نمونە لە کارتۆنێک ئەو شتێک کە دەیفرۆشی نازانم چی دەفرۆشی چەندی هاتۆتە سەر ئیمە ئەلێوێش گران بووە هەلێوێش گرامەوە نە لە لێرکانە کە لێوێ گران بووە لێرکانە ئەمە بە دیناری عراقی دەیفرۆشین پارەکەی دەکەینە تومەن بە دۆلاری دەکڕین دوای دۆلارەکەی بە تومەن تەحویل دەکەینەوە یعنی بۆ لە حەستیشەکە قۆڕە هاوڵاتیان ئەوانەی کە دێنە لای جەنابتان ئەوانەی کە ئیشی جوملە دەکەن ئەوان قسەیان چێ لەسەر و باردۆخ هەمووی بێزارە ئەم ئەلێنان ئێوە ڕۆژ زەربێ 9 دلارم پێکەتە هەل لە 150 قسوورەکەی لەگەر دەڕوا نایێتە خوارێ پێش کەڕەنتینەکە ئەوەی ئەو کاتانە من 2 میلیۆن دینارم فرۆش بوو بەوەی ئەتوو خەڵق کردیە ئێستا 15,000 یان 16,000 دینارم فرۆشتیە بازار جمجۆڵی چۆنە؟ واللهی بازار وەسەتە بەس لەگەڵ دۆلارێک تێکسۆ بەڕاستی خەڵک نایە ئەشیا بکردن پێشترێ بابەت هەبوو 2500 ناڕادەوەستا ئێستا کە بوویتە 3000 هەمووی خەتای ئەو دۆلارەیە ئارێ وڵای بەس قوربەسەرەکە لێ قەومایە ئارێ وڵا فەقیرەکە ئارێ ئێستا دۆلار دەبینی ڕۆژانە چەند جارە گۆڕانکاری بەسەردا دێت تجاریەوە هەمووی تجارەت بە دۆلاری دەکرێتن ئارێ وڵا ئەوانەی کە تیجارەت بە دۆلار وڵا ئەو بازرگانانەوە لە بازارێنە ئەوان ئارێ بە قووەتەکان ئەوانی بە 100 دەفتەرەوەی ئیشە دەکەن ئارێ ئەگەنە وەرەقە بۆ 46 ونیە بۆرسەی عالەم بە 46 تەوزیع دەکات کاکە تاوە 46 با 47 بی دەی 1000 دینار با فەرقی با 48 بی لۆ دەستە 50 قسووری ئەگە تجارەت نەبێتن
جەنابەت ئیشی جملە دەکەی وایە پێڵاوم هەیە جملەی پێڵا و ڕەنگە جەنابیش لەگەڵ بازرگانێکیش بکەیت بازرگانەکەی جەنابیشت کە ئیشی لەگەڵ دەکەی ئەویش کاڵاکانی گران کردووە بە دڵنیاییەوە ڕمێمی گران بووە تومەند جاروێ بەسەر دەکەوی ئەویش گەمەی دەکاتن لەولای لیرەی تورکی تێدەگەرێ برای خۆت ئەمە ئەلێنانە قەردبان بە دینارە دەدەینە خەڵک بە دینار بەقەر بە دیناری عێراقی کە بەحسی دۆلاری لەگە بکەی نابە ئەشای بەخۆشم بە دۆلار دەینم کابرا ئەگە وەرەقە بتە 200 عێراقی بەسدانیا دەرم دۆلارم دەوێتن ئەم ئەلێنان ئێوە ڕۆژ زەربەی 90 دۆلارم پێکەتیە ئارێوەڵە بەس لەو وەرەقە برد بوون و هەستانەی ئەو کە وەرەقە هەستا ئەمن هەموو قەردەکانم دینار بووم کە دەهاتەوە لە بووم هەموم 25 هەر وەرەقەک لەسە دادەنا ئەو زەرەرە لە ماوەی چەندی پێت گەیشت وەڵا ئەلەو دووسێ مانگە کە دولار بەرز بوو بەڵێ ئەوەندەم لێ دیارە بەڵێ پێشە خۆشت لێ دیارە پێشە خۆم لێ دیارە چی ئەمن دوکانەکەم ئیش دەکاتەوە ئەگە دوکانەکەم نەبا ئیش نەکردباوە ئەم ئێستا بە عاردی کەتبوو 90 دلار ڕقەمە بەڵام ئەم دوکانەکەم ئیش دەکەمەوە بە گرانتر دەفرۆشمەوە ئەو کاڵانە دیسان وەرچی خۆی یعنی تقریبا وەرچی خۆی لێ دێتەوە ئەمە زەرەر ناکەم ئەویش زەرەر ناکە بەس فەقیرەکە زەرەر دەکات فەقیرەکەی کە دێتە ئێرە ئێستا شتی دەکڕیتن وەڵی دەکردین بەزەها گەرم و گوڕ نییە بەڵێ ئێستا کە تو 750,000 معاشتا پێشتری بەنەوە عش سەرفت دەکرد ئێستا کە بەنەوە عشق سەرف دەکرێتن تێدەگەی دەچێت مارکێتە چ پێشتری بەشێ ئەشات کامل دەکرد ئێستا کە بە 120 پێت کامل ناکرێت دەکەواتە دو قەومە لە بازرگای ناقەومێتن لەوی ناقەومی لەم نش ناقەومی هەتا ڕادەشی تێدەگەی بەس فەقیرەکە زەرمەند دەبی ئەوی معاشی هەیە قوڕ بەسەری مانگە چاوەڕێ معاشی دەکاتن هەتا 750,000 بدەنێ کە 750,000ش دەدەنێ دەچی بنزین گرانە بنزینی بەگرانی تێ دەکەم باشە کارەبا لوی دێتەوە باشە دەستە ماوەت غەزایی دەکرێتن هەر بەگرانە وایە چ شتە گران نەبووە کا پێم برێ لە ئاوی پێدا بڕۆم هەموو شتە گران بوو هەزارەکانت چێن وەڵە هەموو دۆست و برادرم خەڵکە بەڵێ دەتوانن قەرزەکانیان بدەنەوە لە ئێستادا زۆر کەم هەندێک هەیە دەڵێ ئیفلاسم کردووە بفعل واشە ئیفلاسی کردووە کابرا قوتی نەبوو لەسەر پێی خۆی ڕاوەستن لەگە ئەو دولار بەرز بوون و نزم بوون و خەڵک ئەشای لێ ناکڕێ بەعزە شە لەسەر پێی خۆیتی و مشکلەی نییە بازار وەزی چۆنە بەخوای خراپە ئێستا باش نییە بەخوای کاڵا هەموو شتە گران بووە ئەشیا گران بووە دۆلار گران بووە کە دۆلار گران بوو خەرک پێی ناکرێت کاسبی نییە و ڕادەوەست کاسبێک ڕاوەستە بەعام کاسبیتان ڕاوەستاوە بەعام ڕاوەستە نەگەی من هەر بەعام ڕاوەستاوە گرانیش بووە زۆرش گران بووە لە مریچ دەرەی لە گۆشت دەرەی هەموو لە دەرەوە دەی شت خۆمانە نییە هەموو دێکە لە دەرەوەش دەی گران دەبیتن بە دۆلار کە لە دەرەوەدی هەمووی بە دۆلارە هەمووی بە دۆلارە بەێ هەمووی بە دۆلارە باشە ئێستا بازار زعیفە و دۆلار بەرەبەرە بەرز دەبێتەوە هاوڵاتی ڕەنگە کاریگەریەکی زۆری لەسەر دروست بوو بێت بۆ نمونە نەتوانێت شتەکان بکڕێت و وەکو دوکاندارێک قسەیەک تێ لەسەر و بارودۆ بەخوامە پێمان ناخۆشە کە خەڵک نەیوێ لۆمەش لە خن ناخۆشە لە خەڵش پێمان ناخۆشە بەس دەسەڵاتش نییە بکەین دەبێ حکومەت چارەسەری بکە حەزی دەبینین لە بازاردا جم و جۆڵێکی سەیری دراو هەیە بۆ نمونە لە ڕۆژێکدا چەند جارێک بەرز دەبێتەوە و دادەبەزێت و کاڵەکان بەرەبەرە نرخیان گرانتر دەبێت و هاوڵاتیانیش گلەی ئەویان هەیە کە شتەکانیان لە ئێستادا بە زەحمەت پێدەکڕێت فرۆشیارانیش هەمان شت ئایا ئەو بارودۆخە تاکەی بەردەوام دەبێت و زەرمەندی یەکەم چێیە فەقیر و فقارەتە زەرەر یەکەم کاکە یعنی کارتۆنە زەیتێک 34,000 ناری بێتە سەرێ 100 دلار 26,000 ناری بێتە سەرێ نییە فەقیر کویدارە دەکەن ناوەڵی ئەوە نەفر لە 450 دیناری بوو تا 725 دینار ئەو ڕسبەنی خین بۆ نییە وەڵاستی ژیانەکە ژیان نییە بەس دەبی تەعاملکەی کاکە نییە وەڵاستی ئەو جا وەزعکەش بەرەو خراپتر دەڕوا بەرەو باشتر ناڕوە باشە چۆن دەڵێ بەرەو خراپتر دەڕوازان یاریت یاخود ئەوە پێشبینیە دەیکەی پێشبینە دەیکەم نییە یعنی بەرەو خراپتر دەڕوانێک بەرە باشتر چکەلۆ یعنی هەر دەبینین نییەوە لە 2000 تقریبا 14-15 وەزە هەر بەرەو خراپی ڕۆژ بەرەو باشتر نەڕۆژ متاکیدشم هەر بەرەو خراپتر دەڕوا بەرەو باشتر ناڕوە جەنابەت ئیشی جملە دەکەی وایە بەخوای پێشتر ڕۆژانە پێش کەڕەنتینەکە ئەوەی ئەو کاتانە من 2 میلیۆن دینارم فرۆش بوو بەوەی ئەتوو خەڵق کردیە ئێستا 15,000 یان 16,000 نارم فرۆشتیە ڕۆژنی ئەو دوکانە 100,000 80,000 نەوەت ئەوە کرێشم هەرەوە زەری بەش هەردەبی بدەم هەروەندەش دەسەراتی کەسشی دانیە نییە ئەوەی هەیە قوربەسەری فەقیرەکەی زیاتر نا چەند کۆمپانیایەک وەری دەگری ئەو کۆمپانیانە نایفرۆشن
گرانی دەکەن پارەی خۆم هەر دەوری نمایە هەولێر منافەسەی بەغدا دەکات لە بۆ بیع و شەڕای دۆلاری فرۆشیارەکان دەڵێن بازارمان لاوازە و خەڵکیش ئێستا بە زەحمەت شتی پێ دەکڕێت جەنابەت ئێستا لە بازاری ڕەنگە بۆ پێداویستێک هاتبووی قسەت چیە لەسەر ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە بازار هەیە قەنەعەتکەن یا خەڵک وەزعی خراپ نەبوو بۆ دەرەجێ بەس لەگەر ئەو دۆلارەی خەڵک وەزعی ڕاستێک چوە بەڕاستی هەموو شتێک هەستایە يعني لا زيتي بقرا لا روني بقرا لا بنزيني ولا لا يعني خلق بس أمر بيش أنا على شمك مدير عليه ذاك بالجملة دم بالله بازار مدفروش بس على شو هلا ربعك مداوش صار إصابة سعر لا من دكان دفروش عليه مخرجته دي سال دوباره يعني الشتك هم قيمته كل يوم يعتصر براسي خلق زور بيوزعوا براسي لقالوا دولاري ولا هيك زار يعني قازان استنى معي بخواي يعني بوتا مشكله براسي مشتري حرب سعري بيشان لي ذكري حتى الوقت زي سعري بيشانا بابا بيم نافرش يا اخي بس سعري بيشان ام جران مكريه ليرها هم تشكا جرام براسي اي اواني بو نمونه كدين مثلا زور معامله دكان ايا او معامله كلي استعداد كريت وكو جارانه ياخذ زياتر بو ياخذ خلق هرشد ناكري والله اما بقرد بينك نوي قردي او ما جيت كدين صاف ذاك نسينش كذا بينه دوباره بينه يعني اول بازارك اول راوسته وباردو خواي كردو بقردو بن ياخذ بيشتري شروابو براسي هروابو يعني بيشتري جوابو يعني همو مانغان دتواني بو شتي كدي فروشي قردك خود بديو بري اول يعني عم دبم دوالويدين مو تشنيش كذا بمو اول ئێستا دەبینین نرخی دۆلار وردە بەرز دەبێتەوە ڕۆژانە گۆڕانکاریی زۆری بەسەردادێت و کەلوپەلەکانیش لە بازار تا دێت نرخەکانیان گرانتر دەبێت ئایا ئەو بازاڕی کە لە ئێستادا هەیە بۆ نمونە گرانیەکە و بەرزبوونەوەی نرخی دۆلار چ کاریگەریەکی لەسەر تۆی هاوڵاتی دروست کردووە تەوانێت چۆن بڵێرێ وڵا بۆ خەڵکی زۆر دروست کردووە بۆ ئەوانەی کە کرێچینە ئەوانەی کە مەسەن موچیان هەیە لە سەهرێم وەزعیان زۆر خراپە طبعا کاریگەری زۆرە ئێستا خەڵک لێیەوە دەکات دەڵێ بۆ نمونە بازرگانەکان بەهانەی ئەویان هەیە کە نرخی دۆلار بەرز بۆتەوە کەلوپەلەکانیش دوو قات و سێ قات گران بووە و موچەخۆریش لەگەڵ ئەو بارودۆخێکی دژوارە ڕەنگە لێڕا نهاتبێت یاخود نەتوانێت کەلوپەلەکانی کە پێداویستی ڕۆژانەیتی بە ئاسانی بەدەستی بێنێت و بیکڕێت بەڵێ ئەوانە سەبەبی ڕێیسیە سەبەبی ڕێیسی ئەوانەنە زۆر ڕاستە تاوە کاریگەری زۆرە لەسەر بازاڕی زۆر تاوە شل دەکڕی نایە ئێستا مەسەرەن لە میوەی دەگری حتا دەگاتە خان و سیارە و یعنی خەڵک وەزعی زۆر خراپە بازار ڕاوەستایە بەڵێ دۆلار بۆ نمونە گۆڕانکاریەکەی دۆلار کە بەسەر دۆلار داهاتووە دیارە بەڵام خەڵک دەڵێ بۆ نمونە لە دەبێک زەید دوو قات و سێ قات هاتۆتە سەری سێ قاتە وایە ڕاستە ئێستا برین ئەو شارێک کە من ئاگام لێیە شت هەم بە دۆلارە پارەی خۆم هەر دەوری نمایە شەم بە دۆلارە کە دۆلار هەردەستی ئێسای پارەی خۆمان نامینی ئێستا مەسەن دەبە ڕوون پێشترێ بە 1000 ناری ئێستا بە 2040 زانە هەمزان دوو قات زیاتر ڕۆیە وایە کاریگەری زۆرە بەڵێ هەندێک دەڵێن دۆلار زیاتر بەرز دەبێتەوە و هەندێکیش پێیان وایە لەو نرخی ئێستادا هەیە جێگیر دەبێت دوکاندارەکان گلەی ئەوەیان هەیە دەڵێن بازارمان لاواز بووە و بازرگانەکانیش نرخی دۆلاریان کردووە بە بیانە و کەلوپەلەکانیان گرانتر کردووە ئەوەی کە زەرمەندی یەکەمە موچەخۆران و هاوڵاتیانن لە ئێستادا شتەکانیان بە زەحمەت بۆ دەکردرێت کەواتە بازار جوولەیەکی ناسروشتی تێدایە ئێمەش هیواخوازین ئەو جوولە سروشتێ بگەڕێتەوە بازار و خەڵک بتوانێت بە ئاسانی پێداویستەکانی خۆی بکڕێت و ژیرفانی پڕ بێتەوە لە پارە و دوکاندارەکانیش گلەی ئەویان نەمێنێت و بازارێکی باشتریان هەبێت ئەمنە زۆر ئیبراهیمم مایشی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ